مەراسیمی ناشتنی دایە حاجیەکی کووردە لە مەککەی پیرۆز. ڕەحیمە قادێر دانیشتووی گوندی ئەستریلانی سەر بە ئیدارەی ڕاپەڕینە. دوای ئەوەی بە مەبەستی بەجێهێنانی ڕوکنەکانی حاج سەفەری کرد، بەڵام ئەو سەفەرەی بووە کۆچی دوجاری و نەگەڕایەوە کوردستان و هەر لەوێ بە خاک سپێردرا. یەکێک لە کوڕەکانی دەڵێت دایکی لە پیرۆسترین شوێن و لە کاتی نوێژکردندا گیانی لەدەست داوە. دەژڵێت حاجی ڕەحیمەی دایکی هەرچەندە نەخۆش بووە، بەڵام زۆر حەزی لە گەشتی ماڵی خوا بووە و با تامەزرۆییەوە چاوەڕێی گەڕانەوەی ناوەکەی کردووە. وەڵڵاهی زۆر هەر لەو کاتی ناوی گەڕا بۆ زۆری پێخۆش بوو. هەموو خۆی عازێک هەموو شتە عازێکی بووە، زانتەوە هەموو شتەکانی زۆری عازێ بۆ ئاخیرەوەی کەمە نارمەن ئەو کات تۆزە تووشی نەخۆشی بێتاقەت بوو. هەتا دوێنێ لە مزگەوتی مەکەی نوێژی کردووە، لە نوێژدا زەڵدەی لیداوە، زەڵدەی سەری لیداوە. بەڵێ لە نوێژدا باوەڕکە گەر بردمان لەوێ شتیشمان وەرگرتەوە مان بۆی نەینێرین، چکە زۆر نەخۆش بوو. لەبەر نەخۆشیەکەی دوایی بۆ خۆکتی لە هەر دەچم. زۆری حەز لێ بوو، چەند ساڵ بۆ خۆی نووسی بوو بە هیباەتی ئەوەی بوو گەر بۆ جێ بگا ئەو بۆ جێش گەشت و جێماوەی بەهەشت بێ و بەڕێوبەری حەج و عامرەی ڕاپەڕین لە ساتی تێکچوونی تەندروستی ئەو دایە حاجیە لەگەڵیدا بووە و دەڵێت ئەو کاتەی تەندروستی تێک چووە بردوویانە بۆ نەخۆشخانە و دواتر گیانی لە دەست داوە و هەر لە یەکێک لە گۆڕستانەکانی مەککەی پیرۆز بە خاکیان سپاردووە. ئیدی بردمان بۆ نەخۆشخانەی مەلیک عەبدولعەزیز لەوێش هەوڵێکی زۆریان لەگەڵدا، بەڵام بەداخەوە دیارە قەدەری خواوا بۆ کە لێرە ببرێتن. دکتۆرەکان پێیان ڕاگەیاندین کە وەفاتی کردو و جەڵتەی دڵی داوە کە لێرە نێشتراوە. دیارە خۆش حەزی لێ بۆ کە لێرە بینێژت. پێشتر ببی وەڵا نازانم دڵم زۆر ناڕەحەتە، لەوانەیە بمرم. هەر پێیان گوت بیانجا پێت خۆشە بچێرنەوە گوتی ناوەڵە پێم خۆشە لێرە ببینێژت. چێ خواری داتی لێرە بینێژم ئینشاڵڵا کە دەچێ ماڵی خوش. پورە ڕەحیمە پێش ئەوەی سەفەری ماڵی خوا بکە لە دیمانەیەکی تەلەڤیزیۆنیدا بە دڵخۆشیەوە دەردەکەوێت و دەڵێت نیازی سەفەری ماڵی خودای هەیە و گەردەنی هەموو لایەک ئازاد بێت. ژنە داک خوشکی منالەوە ئەومەتی محەممەدی گەرنێ ئەومەتی محەممەدی ئازابێ. پورە ڕەحیمە هەرچەندە نەخۆشی دڵی هەبووە و باری تەندروستی جێگیر نەبووە، بەڵام ئەمە ڕێگر نەبووە و با تامەزرۆییەوە سەفەری ماڵی خودای کردووە و دواتریش قەدەری خودا وابوو لە تەمەنی 48 ساڵیدا لە کاتی نوێژدا و لە مەککەی پیرۆز کۆچی دوایی بکات. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، گوندی ئەستریلانی سەر بە ئیدارەی ڕاپەڕین.